لە کاتێکدا کە زۆربەی خەڵکی جیهان و تەنانەت خەڵکی ئێرانیش ئەم ڕۆژانە چاویان لەسەر هەڵبژارنی سەرۆک کۆماری ئەمریکایە، بەڵام کۆڕۆنا لە ئێران ڕۆژ بە ڕۆژ زیاتر تەشەنەدەستێنێ و ئاماری توشبووان و کەسانێک کە بەم ڤایرۆسە گیان لەدەست دەدەن زۆرتر و زۆرتر دەبێت. بەپێی کۆتا ئامارەکانی وەزارەتی تەندروستی ئێران لە 24 کاتژمێری ڕابردوو 9236 کەس تووشی کۆڕۆنا بوون و بەداخەوە 459 کەسی گیانیان لەدەستداوە. ئاماری ئەو کەسانەی کە لە سەرەتای هاتنی ئەم ڤایرۆسە بۆ ئێران تا ئێستا گیانیان لەدەستداوە گەیشتۆتە 38291 کەس. هەرچەند بەرپرسان ڕۆژ بە ڕۆژ لە ڕێگە جیاجیاکان وەک ڕێکلامی سەر شەقام یا تەلەڤیزیۆن یا بە شێوەی بەڕێوەبرنی بەرنامەی هونەری خەڵک لە مەترسیەکانی کۆڕۆنا ئاگادار دەکەنەوە و هۆشداری دەدەن بە خەڵک کە حتمەن ماسک بەکاربێن و ڕۆژانە چەند ڕادەستیان پشۆرن، بەڵام دیسان هێندێک خەڵک هەن کە گوێبیسی هیچ ڕێنمایەک نین و دەبنە مەترسی بۆ خۆیان و دەوروبەریان. حکوومەتی ئێران لە بڕیارێکی نوێ حوتی ڕابردوو بۆ ماوەی 10 ڕۆژ هاتوچۆی بۆ ناو و دەرەوەی چەند گەورە شار وەکو تاران و ئەسفەهان و قۆم و پارێزگای مازەندەران قەدەغە کرد بۆ و دوێنێ لە بڕیارێکی نوێی ماوەی کرانەوەی ئەم شوێنانەی کە زۆر پێویست نین و کاری خەڵک لەسەریان پەکی ناکەوێ وەک مۆڵەکان، سەرتاشخانەکان، کافۆ و ڕێستورانەکان، مزگەوتەکان، شاری یاری و چەندین شوێنی تر کە سەرجەم و بەگشتی 65 شوێنی لەخۆ دەگرت بۆ ماوەی مانگێک لە شاری تاران و ناوەندی پارێزگاکانی ئێران و شارە گەورەکان تا کاتژمێر 6 ئێوارە بۆیان هەیە کراوە بن و کار بکەن. ئەم بڕیارە نوێیەی حکوومەت لە کاتێکدایە کە ئەنجومەنی شاری تاران و ناوەندی بەرەنگاربوونەوەی کڕۆنا تا ئێستا چەند جار داوایان کردو کە تاران و چەند شاری گەورەی ئێران بۆ ماوەی 2 هەوت و کەرەنتین بکرێ، بەڵام تا ئێستا حکوومەت نەچۆتە ژێرباری ئەم بڕیارە. کڕۆنا لە ئێران ئەوەندە تەشەنەی ساندۆ کە بەرپرسانی ئەم وڵاتە ماونەتەوە چ بڕیارێک دەرکەن بۆ پێشگرتن بەم ڤایرۆسە. ناوەندی بەرەنگاربوونەوەی کڕۆنا و تیمی پزیشکی ڕایان وایە کە دەبێت لە شارە گەورەکان بەتایبەت تاران کەرەنتین ڕاگەیەندرێ و خەڵک لە ماڵە نێتە دەرێ و بەڵام ناوەندی حکوومەتی و سیاسی و بەتایبەت سەرۆک کۆماری دەڵێن ئەم کارە بەهۆی باری نالەباری ئابووری ئەم وڵاتە کە لە ئاڵۆزێکی زۆر بێوێنەی خۆیدا بەسەر دەبات ناتوان ئەم بڕیارە ڕابگەێنن. ئێستا ئەوە گیانی خەڵکە کە لە نێوان ڕای ئەم دوو ناوەندە لە مەترسیدا و ڕۆژ بە ڕۆژ خەڵکێکی زۆرتر بەهۆی ئەم ڤایرۆسە گیان لەدەست دەدەن. ئاکۆ شەمسەدینی گەلی کوردستان، تاران.